سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم ئەوەی لە دنیادا لێم نەترسێ لە قیامەتی ترسێنم ئەی تۆقێنم ئەوە خوا دەفەرمێ ئەوەی لە قیامەت بترسێ خوا نایترسێنی لە قیامەت ئەوەشی لە خوای گەورە نەترسێ بڵێت قیامەت کێشەمنێ لە قیامەت خوای گەورە وعدی داوە سوێنی خواردووە کە ئەیترسێنم ئەی تۆقێنم بەچی بە عەزابی خۆی کەواتە ذلك لمن خشي ربه بەهەشت بۆ کەسێکە کە لە دنیادا لە خوا ترسابێ کەواتە لە خوا بترسە ئومێدیش بە ڕەحمی خوا هەبێ لێشی بترسە ولمن خاف مقام ربه جنتان ئەوەی لە خوا بترسێ خوای گەورە دەفەرمێت دوو بەهەشتم بۆ داناوە دوو بەهەشتی گەورە خوا دەزانێت بدوو بەهەشتە چەندێ گەورەیە کەواتە ئینسانە بێ دوو باڵی هەبێ ترس و ڕەجا خەوف و ڕەجا بترسێ لە خوا لە عەزابی خوا ئومێدیشی بە ڕەحمی خوا هەبێ بە بەهەشتی خوا هەبێت ئەگەر تەنها بەس ئومێدت هەبێ و بڵێ من بەهەشتیم و فڵان بەهەشتیە و چیم کردووە چیم نەکردو گوناحم نییە دڵنیا بە سوێن بە گەورەی دەسەڵاتی خوا ئەترسێنێ سوێن بە گەورەی خوا ئەتۆقێنێ سزاتەدا لە قیامەتدا لەسەر ئەو قسانی کە دەڵێ من چیم کردووە من گوناح و تاوانم نییە من بەهەشتیم ئینسانە بێ ئومێدی بە هەبێ خوا بیخاتە بەهەشتەوە ئومێد بشت ترسێنەوەی کە خوا بیخاتە ناو ئاگری دۆزەخەوە چونکە خوای گەورە دەفەرمێ ئین عەذاب ربهم غەیر مەئمون ئەمە قورئانە ئەمە قسەی خۆم نییە خوای گەورە دەفەرمێ عەذابی خوا جێگەی متمانە نییە تا جێی متمانە نییە ئەبێ بترسی ئومێدیش بە ڕەحمی خوا هەبێت